شەڕی درۆنەکان لە عێراق و سووریا دەچێتە قۆناغێکی نوێەوە. لە مانگێکدا چەندین جار بنکە و بارەگای سەربازی هێزەکانی ئامریکا دەکرێنە ئامانج. یەکەم هێرشی ئەو گروپەی کە ناوێن لە خۆیان ناوە مقاومەی ئیسلامی لە عێراق لە هەفتەی مانگی دەی ساڵی ڕابردوو هەڵوێستی خۆیان لە دوای شەڕی ئیسرائیل و غەزە ڕاگەیاند و هێرشەکانیان بە درۆنی بۆمبرێژکرا و بۆ سەر بنکەی عین ئەسەد لە ئەنبار و فڕۆکەخانی هەریر لە هەولێر دەست پێ کرد. هێرشە درۆنەکان دۆخێکی نەخوازراوێن لە کوردستان و عێراق خوڵقاندووە. با پێی وتەی بەرپرسانی وەزارەتی بەرگری ئەمریکا لە ڕۆژی هەفتەی مانگی دەی ساڵی 2023ەوە 115 جار هێرش کراوەتە سەر بنکە سەربازیەکانیان لە عێراق و سووریا و میلیشیا شیعەکانی نزیک لە ئێران تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانیان. گروپی چەکداری مەقاومەی ئیسلامی کە ئێران پاڵپشتیان دەکات تا ئێستا بەرپرسیارەتی خۆی لە 14 هێرش بۆ سەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و 12 هێرش بۆ سەر فڕۆکەخانی هەریر گرتووەتە ئەستۆ بە بیانووی بوونی هێزەکانی هاوپەیمانان لە سونری هەولێر. ماترسیەکانی سەر هەرێمی کوردستان زیاتر لە شەوی 30 مانگی 12 ساڵی ڕابردوو دەرکەوتن کاتێک با دوو درۆن هێرش کرایە سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ناوجەرگەی دەسەڵاتی پارتی لە پیرمان بوو. ئەمریکا پەتی ئارامگرتنی پچڕا و لە چواری ئەم مانگەدا کورسێکی کەمەرشکێنی لە حەشدی شەعبیدا و بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کرە سەر بارەکایەکی حەشد لە شەقامی فەڵەستینی شاری بەغدا و بەو هۆیە ئەبوو تەقوا کە یەکێک بوو لە فەرماندە باڵەکانی کەتیبەکانی نوجوبای سەر بە حەشدی شەعبی لەگەڵ چەند کەسێکی تر کوژرا. ئەمریکا و فەرماندەیە تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی هێرشی سەر بنکە سەربازەکانیان لە عێراق و سووریا. گورزە کوشندەکە هێندەی تر گڕی لە گروپەکانی سەر بە حەشدی شەعبی بەردا و هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکەن. هێزی فڕۆکەوانی ئەمریکاش بۆ پاراستنی سەلامەتی گیانی هێزەکانیان بەسەر ئاسمانی هەولێر بە بەردەوامی دەسۆڕێنەوە تا هەر هێرشێکرا تێکی بشکێنن. تەنانەت دەستگای دژە تیرۆری کوردستان لە ڕۆژی 5 ئەم مانگەوە بڵاوی کردوێتەوە کە دژە تیرۆری کوردستان چەک لەسەر شان هەنگاو دەنێن بۆ پاراستنی نیشتیمان. بە خوێندنەوەی چاودێران مەترسیەکان جددین و هەموو لایە کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.